یەشار کەمال زمان تورکی ناواخن کورد ئەوەی کتێبەکانی من دەخوێنێتەوە نابێت ببێت بە پیاوکوژ دەبێت ببێت بە دوژمنی شەڕ دەبێت ڕوبەڕووی قۆڕەکردنی مرۆڤ ببێتەوە لەلایەن مرۆڤەوە نابێت کەس بە کەمتر لە خۆی دابنێت و هەوڵی سڕینەوەی بدات نابێت ڕێگە بدرێت بەو دەوڵەت و حکوومەتانەی هەوڵی سڕینەوەی مرۆڤ دەدەن ئەمە ئەو وەسیەتەیە یەشار کەمال بۆ خوێنەرانی جێی دەهێڵێت لە مەراسیمی وەرگرتنی خەڵات دواتر ئەو بانگەشەی ئاشتیال لای یەشار کەمال هەموو ژیانی دەتەنێت کەمال سدیق گۆیۆکچەلی لە 6 ئۆکتۆبری ساڵی 1923 لە خێزانێکی کوردی نزیک دەریاچەی وان لەدایک بووە یەشار لە باسی ژیانی سەرەتایی خۆیدا دەڵێت لە گوندی ئێمەدا قوتابخانە نەبوو بە مەبەستی خوێندن چوومە لای ماڵی خزمێکمان لە کادیرلی و ماوەیەک مامەوە بەڵام دواتر نەمتوانی بمێنمەوە و دەستم کرد بە هاتوچۆ لە ڕێگەدا هەرجارە دەگەیشتمە گوندێک کە بە کۆمەڵێک تایبەتمەندی جیاواز ناویان دەرکردبوو لە پاڵیاندا خەڵکی بیانی و زمانی جیاوازی تێدا بوو ئەم جیاوازیەی لەو گوندەدا هەبوو بەسەر یەشار کەمالدا تێ نەپەڕی و بوو بە هەوێنی بەرهەمێک ژیانی پڕ چەرمەسەری و کوێرەوەری هەڵبران و دابڕان دەستەملانی ئازار و ئەژنۆ لە باوەشگرتنی کورد لای یەشار کەمال ڕنگدانەوەی تەواوی هەبوو بۆیە دواتر لە نووسینەکانیدا بەرگێکی ئەدەبی کرد بە بەر ئازارەکاندا و هێنانیە دوان بە جۆرێک دۆست و دوژمنان لە پێشبڕکێدا بوون بۆ خوێندنەوەی ئەگەرچی یەشار کەمال کۆمەڵێک ڕۆمانی تایبەتی نووسیوە لە پاڵیدا لە بواری ڕۆژنامەگەریش کاری کردووە و چیرۆک و بەرهەمی شعریشی هەیە ئاگایی لە زمان وای کرد زوو دەستی بگاتە ئەدەبیاتی جیهانی و وەک خۆی دەڵێت گەر ئەمە نەبوایە ئەوا تەنها لە بواری داستان و دەنگبێژیدا ئاگایی دەبوو ئەو شارەزایەش بەهۆی تێکەڵبوونی بوو لەگەڵ ئەوان بەرهەمی ڕۆبن هود لە دەرەوە کە دەگات بەدەستی یەشار کەمال ئەویش ئەو شێوە ژیانکردنە چینایەتێ دەبینێت لە کۆمەڵگاکەیدا زۆر کاری دەدەکات و دواتر بیرۆکەی نووسینی گەورەترین ڕۆمانی لا گەڵاڵە دەبێت بە ناوی حەمەدۆک کە ئەم بەرهەمان لە 4 بەرگ پێک دێت و وەرگێدراوە بۆ نزیکەی 40 زمانی جیهانی و لە پاڵەمەشدا گەیاندی بە لیستی کاندیدانی خەڵاتی نۆبڵ کە دواتر با پێی هەندێک سەرچاوە وەرنەگرتنی خەڵاتەکەی پەیوەست بوو بە هەڵوێستی شەخسی هەندێک نووسەر و کارکردنیان لەگەڵ ئەندامێکی لیژنەکە ڕۆمانی حەمەدۆک ئەگەرچی نزیکەی 32 ساڵی خایاند بە کۆی بەرگەکانیەوە بەڵام نووسەران و لێکۆڵەران و خوێنەران سەرسامی ئەو جۆرە لە نووسینن کە سەرباری کاتەکەی و دابڕان هیچ ناوبەندێک لە نووسینەکەدا هەستی پێ ناکرێت ئەم ڕۆمانە باس لە ژیانی کەسێک دەکات بە ناوی حەمەدۆک کە عاشقی کچێک دەبێ و دواتر هەڵی دەگرێت پاشان لە خاوەندە سەڵاتی ناوچەکە یاساق دەبێت و دواتر دژایەتەکەی هەر بە شەخسی ناهێڵێتەوە بەڵکو جۆرێک لە خەبات بەرپا دەکات دژی چەوسانەوە و چینایەتی لە دەوڵەمەندەکان سەرانە وەردەگرێت و دابەشی دەکات بەسەر ژارەکان و چینی ڕەشوڕوتی کۆمەڵگا چەشنی ڕۆبن هود بەڵام حەمەدۆک کارکتەرێکی کوردیە و لەوێ هەمان خەبات درێژە پێدەدات شارەزایان باوەڕیان وایە ئەو باسکردنەی خەبات بە ناڕێککراوی و فەردانیەتە لە ناو کووردا ڕاستیەکی مێژوویە کە یەشار کەمال باسی کردووە بەڵام شارەزایان ڕەخنە لەو جۆرە میتۆدە دەگرن لە خەبات کە کورد وەک نەتەوە پێناس ناکات و شۆڕشەکەی لە ژێرناوی کەسەکاندا دەمێنێتەوە و سەرباری ئەمەش کۆنترین جۆری خەباتە و لەگەڵ نەتەوە و یەکبووندا ناتەبایە ئەگەرچی نووسینەکانی یەشار کەمال بە زمانی تورکی بووە بەڵام خۆی کوردبوونی نەشاردوێتەوە و بە شانازیەوە باسی کردووە نەک هەر ئەمە بەڵکو سوکایەتی بەوانە کردووە کە وەک کورد لەسەر حسابی نووسین بە تورکی ئەژماری ناکەن لە پاڵەمەدا شارەزایان باس لەوە دەکەن ڕەخنەکردنی یەشار کەمال کە بە کوردی نەینووسیوە نەخوێندنەوەی واقعی کۆمەڵگەی تورکی و بێ ئاگاییە لەوەی زمانی کوردی قەدەغەیە 28 دوای ساڵی 2015 یەشار کەمال ماڵاوایی لە ژیان دەکات